مەسرور بارزانی ڕایشکاری ئەنجومەنی ئاسایی هەرێمی کوردستان دەڵێ پێویستە بە پێی دەستور دۆخی کەرکووک و خورمات و ئاسایی بکرێتەوە و دەشڵێ دەستپێکردنەوەی تعریب لەو دەڤەرانە بە هیچ شێوەیەک قبول ناکرێت. مەسرور بارزانی لەگەڵ جۆن ویلکس باڵێزی بەریتانیا لە عێراق و کۆنسۆڵی گشتی بەریتانیا لە هەولێر کۆبەوە و لە کۆبوونەوەکەدا باڵێزی بەریتانیا پشتگیری خۆی بۆ دانوستانەکانی نێوان هەولێر و بەغدا دووپات کردەوە و جەختی لەسەر پێویستی هەرچی زووتر بە ئەنجام گەیشتنی ئەو گفتوگۆیانە کردەوە. هەروەها هیوای خواست هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و عێراق ئەمساڵ بە سەرکەوتووی بەڕێوە بچن. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانیش لە ئاماژەیەکدا بۆ دۆخی ئێستای کەرکووک و خورمات و ڕایگەیاند کە ئەم ڕەوشە سەپێنراوەی ئێستا و دەستپێکردنەوەی تعریب لەو دەڤەرانە بە هیچ شێوەیەک قبول ناکرێت و پێویستە بە هاوکاری هەموو لایەک هەرچی زووتر ئەو کردارانە ڕابگیرێن و دۆخی ئەم ناوچانە بە ڕەچاوکردنی دەستور ئاسایی بکرێتەوە. ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستانیش دووپاتی کردەوە کە هەڵەکانی بەغدا هۆکاری دروستبوونی بێ متمانەیی نێوان پێکاتەکانی عێراقا و تاو عەقڵیەتە حکومڕانی بەغدا بەم شێوەیە بمێنێتەوە زەمینەی سەرهەڵدانی کێشە سیاسیەکان بەردەوام دەبێت و بۆشایی لەبار بۆ گەشەکردنی بیری توندڕۆیی دەرەخسێتەوە. بۆیە بۆ دووبارە نەبوونەوەی کێشەکان پێویستە متمانە و دڵنیایی بۆ گشت پێکهاتەکان بگەڕێنرێتەوە.